بەناوی خوای بەخشندەی مێرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامی باس و خوازدا بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. پشتکردنە زاڵم تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمانە بە درێژایی مێژووی مرۆڤایەتی کۆمەڵێ لە مرۆڤەکان خۆیان کردووە بە ستەمکار و زاڵم بەسەر ئەوانی ترەوە و خەڵکی تریشیان ناچار کردووە کە چەپڵەیان بۆ لێبدا و ئەمان بە گەورە و حاکمی ڕەهای خۆیان حسێب بکەن. ئایا زوڵم چییە و بەچی دەگوترێ زوڵم؟ ئایا ئەو کەسەی کە پێی دەگوترێ زاڵم ئیسلام چۆن ڕوبەڕووی دەبێتەوە؟ بۆ وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر میوانداری زۆر بەڕێز دکتۆر ناسح فەتاح مامۆستای پەیمانگای زانستە ئیسلامیەکانمان کردووە. دکتۆر گیان زۆر بەخێربی. سپاسدانەکەم. سەرەتا بە لە دەوەستەواژە و چەمکی زوڵمەوە دەست پێ بکەین بزانین زوڵم چییە و بەچیە وترە زوڵم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وأصحابه ومن والاه. سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە هەموو بینەرانی خۆشەویست لە هەر شوێن و جێگەیەکان. یەکێک لەو ئامانجە گەورە و مەزنانەی کە هەموو ئاینەکان و هەموو پێغەمبەران سلامی خۆیان لەسەر بێ لە پێناوی داهاتوون دوای ڕوونکردنەوەی خواناسی کەەوە پەیامی یەکەمیان بووە ئەن اعبدوا الله خواپەرستی و خواناسی یەکسەر دوای پەیامی ناسینی خوا دۆستایەتیکردن لە خزمەت خوا ئەرکی سەرشانوی بەجێهێنان لە خزمەت خوا خۆ ڕووناکردنەوە بە نووری خواپەرستی پێگەیاندنی ڕۆح پێگەیاندنی عەقڵ و لۆژیک زانینی ئامانج لە ژیان دوای ناسینی خوا ئەن اعبدوا الله هەنگاوی دووهەم وەجتەنیبوا الطاغوت دوورکەوتنەوە لە ستەمکاران دوورکەوتنەوە لەو کەسانەی کە پیان دەوتێت ملهوڕەکان دوورکەوتنەوە لەو کەسانەی کە دەیانەوێت ستەم بکەن لە خەڵکی مافی مرۆڤەکان پێشێل بکەن ئازاری جەستەیان بدەن یاخود ڕێگری لە ڕۆح و ژیانی ڕۆحی و ئاینیان بگرن یاخود قوتی خەڵکی گەمە پێ بکەن بە هەر ناوێکۆ بێت تەنانەت گەمەکردن بە قوتی خەڵکی بە ناوی ئاین یا بە ناوی نیشتمان یا بە ناوی گەل چونکە ئەبێ ناوێکی بریقەدار بێ. خوای گەورە سبحانه وتعالى بێداری کردوینەتوانێت کە نابێ قبول بکرێ زوڵم و ستەم لە هەر ئاسێکا بێ. تەنانەت خوای گەورە سبحانه وتعالى ڕێگری دەکات لەو کەسانەی کە خۆیان بە ئەهلی کتاب ئەزانن بەڵام بە ناوی ئاین و بە ناوی خواوە بیانەوێ گیرفانی خەڵکی بەتاڵ بکەنەوە. إن كثيرا من الأحبار والرهبان لا يأكلون أموال الناس بالباطل كأمش بشيك لو سنوور شکاندنە بەشێکە لەو لا ڕێدانەی کە ڕووی داوە. بە کورتی پێغەمبەران سەلامی خوان لەسەر بێ بۆ ئەو دوو خاڵە سەرێکیە هاتوون خواپەرستی و خواناسیکردن لەلایەن خەڵکیەوە و ڕێخستنی ژیان بە شێوازێک کە خەڵک نەکەوێتە بازنەی ستەمکردن کە وشەی زوڵم دژ بە دادوەریە. بۆیە زوڵم دوو واتای لێ وەردەگیرێت. یەکەم سنوور شکاندن هەر شتێک سنووری تێدا شکێنرا لە بازنەی خۆی چوویە دەرەوە ئەوە پێی دەوترێت زوڵم. یاخود هەر شتێک لە شوێنی خۆیدا دانەنرێ یا لە کاتی خۆیان یا لە شوێنی خۆیان یا بە ئەندازەی خۆی دانەنرێ پێی دەوترێت زوڵم و ستەمکردن. لەبەرەوە زوڵم و ستەمکردن سیفەتێکی نەگونجاو نەشیاو تێکشکێنەر بۆ مرۆڤایەتی تێکشکێنەر بۆ خێزان تێکشکێنەر بۆ یاسا و ڕێسانە دەوڵەتەکان لە هەمووی سەنجڕاکێشەرتر زوڵم وەکو ئاگر وهایە خودی خۆی دەخوا تێکشکێنەر بۆ خودی ئەو دەسەڵاتانەی کەوا زوڵمەکەن کەوا بوو زوڵم ئەو دوواتایە بوو. یەکەم هەر شتێک لە سنووری خۆی بچێتە دەرەوە لە هەر ئاس و شوێن و جێگە و پێگەیەکا بێ یاخود هەر شتێک لە شوێنێکا دابنرێ کە شیاوی ئەو شوێنە نەبێت یا ئەو کاتە نەبێت یاخود پێویستیاتی ئەو شوێنە نەبێت ئەوەش پێی دەوتێت زوڵم. دکتۆر گیان ئایا زوڵم مرۆڤ دەتوانێت بەرامبەر بە مرۆڤی تر بیکەم زوڵممان هەیە بەرامبەر بە شتەکانی تر بێجگە لە مرۆڤ؟ لە پێناسەکە و بۆمان دەرکەوت هەر شتێک سنوور ببەزێنیت پێی دەوترێت ستەمکردن. ولا يفلح الظالمون. وخوای گەورە خۆی لە حەدیسی قودسیدا ئەفەرمێ یا عیبادی ئینی حەڕەمت الظلم على نفسي وجعلته محرما بينكم فلا تظالموا. خوا لە خۆی قەدەغە کردووە کە زوڵم بکە. بۆیە لە ڕۆژی قیامەتە میزانی دادوەری داناوە. فرعون و هامان و قارون و هیتلەر هیچ ستەمیان لێ ناکرێ
بەڵام بە پێی کردەوەکان و جەریمەکانی خۆیان سزا ئەدرێن. بۆیە ستەمکردن خوا لە خۆی حرام کردووە، لەسەر مرۆڤەکانیشی حرام کردووە. لەبەر ئەوەی صیفەتی ستەم صیفەتێکی ڕەهایە، واتە زوڵم و ستەمکردن صیفەتێکە کاڵایەکە بیکەی بە باڵای هەر شتێکە قێزەونی دەکا و دووری ئەخاتەوە لە دادوەرێتی، لە پاکێتی و لە ساغێتی و لە جوانێتی. دیمەنێکی قێزەونی هەیە. بۆیە لە ئیسلامدا زوڵمکردن لە گیان لەبەر و لە ئاژەڵ حرامە، قەدەغە کراوە. تەنانەت گەیشتە ئەوەی لە سەردەمی خەلیفەکاندا کە هەندێک کەس زیاد باریان دەکرد لە ئاژەڵان، بڕیار دەرچوو کرا بە یاسا کە هیچ کەسێک بۆی نییە لەوەندە من زیاتر هەڵبگرێت لەسەر پشتی ئاژەڵەکان. بۆ چونکە ستەمکردن زیاد لە حەد لێبارەکەی هیچ پۆرزشێکی نییە، بەڵکو دادوەرێتی ئەبێ لە ناخی مرۆڤەکانەوە دەست پێ بکات، لە ناو خێزانەوە دەست پێ بکات، بۆ ناو کۆمەڵگا، تەنانەت بۆ ژینگە لە فەرمودەیە هاتووە هەچ کەسێک دارێکی سەر ڕێگا ببڕێتەوانێ ئەوە ستەمی کردووە و دەبێت یعنی سزایەکی قیامەتی هەیە بەڕاستی. لە ستەمکردن لە درەختێکی بەردار کەسێ بچێت لە ژێر درەختێکی بەردار یا سێ بەردار خوارەزارتان کە دەست بە ئەو بگەێنێ دیمەنەکەی قێزەون و ناشرین بکە، نەفرینی لێکراوە. بۆیە ستەمکردن مرۆڤەکان ئەبەزێنێ، ئەگاتە گیانلەبەران، ئەکاتە ناو دار و درەختەکان و ژینگە و ژیان. ستەمکردن ئەو صیفەتە قێزەونە ناشرینەیە کە لە هەر بوارێکە هەر کەسێک ئەنجامی بدا خەتەرە ئەگەر بەرامبەر بەخۆشت بێت، چونکە لە قورئانە ئاماژە بۆ کراوە ظالمی ئەنفوسیهم، ئەو کەسانی کە زوڵم لە خۆیانەکەن، بەکارهێنانی جەستەی خۆیان بۆ شتانێک کە سنوور بەزاندنی تایە. کەسێک بێت قورسایەتێک هەڵبگرێت کە زیاد لە سنووری خۆی بێ، کەسێک بێ بچێتە ناو حەقلێکی ئەڵغامەوە کە خوای گەورە فەرمی وەلا تەقتولوا ئەنفوسەکم إن الله كان بكم رحيما. نابێ زوڵم لە خۆشت بکەی، مافی ئەوە دنیە کە ئازارێک چەقۆیە بە خۆت تا بکەی بڵێ من خۆم ئازارە دەم. بۆ چونکە زوڵمکردن لە خۆشت تەنانەت خوای گەورە سبحانه وتعالى قەدەغەی کردووە. دکتۆر، مرۆڤ ئەتوانێت بەرامبەر بە خوای گەورە ستەمکار بێت. بۆ من زۆر لە ئاەتەکانە خوای گەورە فەرمێ کێ لەو کەسە ستەمکارترە کە ئاەتەکانی خوا بە درۆ خاتەوە یان بە پارەیەکی کەمی دنیای ئەیان فرۆشێ و ئەیان خاتە خزمەتی حاکمە ڕەزا قورسەکانەوە. کەواتە مرۆڤ ئەوەندە وەکۆڵێ بێ چاو و ڕووە ئەوەندە چاو قایمە ئەتوانێت بەرامبەر بە خوای گەورەش زاڵم بێ. ئەو زاڵم بوونە ومن أظلم ممن منع مساجد الله يا ممن افترى على الله الكذب وهو يدعى إلى الإسلام. يعني ستمكارترين درجة أويا كمروف لمروفيتي خوي بشورتها واتا ادعايك ألوهيت بكا ادعايو بكا كأم سردسي كان پادشا كان قوري قورا كان حساب نكا بو بيانبراني خواي قورا سبحانه وتعالى چو كيما همو مروفين خواي قورا بيانبريكي نادو بمان وەک پاشایەک کە نێراوە گەنێرێ بۆ شوێنێکی تر بۆ جێگەیەکی تر هەتاوەکو پەیامەکەی بگەێنێ. لە هەموو دنیادا ڕێز لە پەیامبەر گیراوە و نامەی خوێنراوەتەوە و بە پێی یاسای نێودەوڵەتیش نابێ ئازار بدرێت، چونکە پەیامێکی پێیە. کاتێک کە ئەو بەڵگەکانە خاتە ڕوو پەیامێکی پێیە، بەڵام کەسانێکە بن ڕەدیکەنەوە بێگومان ئەو بێچاوڕوویەیە کە ئاماژت پێکرد کە مرۆڤ بگاتە و ئاستا نەعوذ بالله خۆی بکاتە دەرەجە و پلۆپایەک کە قسەی هەموو خەڵکی ڕەفز کاتەوە، قسەی پەیامبەران ڕەفز کاتەوە، یاخود ڕێگرتن لە بواری ئاینی کە مە حەزەکەم تیشکێکی کەمی بخەمە سەر ئاین هاتۆ بە ئاسوودەیی دەروونەکان بۆ خاوێنکردنی ناخی مرۆڤەکان، بۆەوەی مرۆڤەکان لە کاتێکا بەرزی و نزمی ژیان ڕویان تێەکە، سارد و گەرمی ژیان ڕویان تێەکە، نەبوونی و زەبوونی ڕویان تێدەکا، بەهۆی ئیمان بوون بخوا، بەهۆی بە چاوەڕێکردنی پاداشتی خوایی ئەوەی تر بەهێز بن و تۆکمە بن. جا ئەو کەسانێک کە سوکایەتی بە ئاین ئەکەن و ڕێگری لە ئاین دەکەن و تێکشکاندنی پەرزگاکانەکەن گەورەترین مجریمن لەسەر زەویدا. وەکو فەیلسوفێکی ئەمریکی دەڵێ سوکایەتی کردن بە ئاین کە بۆتە سەرچاوی ئاسوودەیی مەلاین خەڵک گەورەترین زوڵم و ستەمە کە بەرامبەر مرۆڤایەتی بکرێت. لەبەر ئەوە گەورەترین ستەمە ئەو کەسانی کە بۆ شوازە مامەڵاکەن، بەڵام لە هەمان کاتا هەر ئەو مرۆڤە زوڵمێکە بەرامبەر بە خۆی ئەیکا و لە خۆی ئەکا و لە کۆمەڵگەکەی دەوروبەری خۆیەکە، چونکە وەکو لە حەدیسی قودسیدا هاتووە ئەینەوەی ئادەم ئەگەر هەر هەمووتان کۆبنەوانێ بە پەری و بە مرۆڤەوانێ و هەمووتان لەسەر یەک شوێن و جێگە بتانێ خواپەرستی ئەنجام بدەن، دەسەڵاتی خوای گەورە یەک مسقال پێی زیاد ناکە. ئەگەر هەرچی سەرزەویش هەیە بە هەموو هێز و دەسەڵات و قووەتەکانیانوانێ دژایەتی خوا بکەن، یەک مسقاڵێک لە دەسەڵاتی خوای گەورە
کەم ناکە و لە مڵکی خی گەورە کەم ناکە. دکتۆر مەسلەی زوڵمکردن لە خەڵک لە بەرامبەر بەندەکانە شتێک نییە تەنها کافر پێستێ بۆ منە لە ئاەتێکە خوا فەرمێ وەلەو یؤاخذ الله الناس بظلمهم ما ترك عليها من دابة ئەگە بێت وەر کەسێ زوڵم بکە ئەوە سەرزەوی کەسێکی تریان نامێنێ بە پێی ئەم ئاەتە بێکەوە هەموو مرۆڤێ بەشی خۆی لە زوڵم و ستەمکاری تیا هەیە. بێگومان زوڵم و ستەمکردن وەکوتم بەرفراوانە سیفەتێکە لەوە چه ڕۆژێ لە ڕۆژان من ئەو سیفەتە بۆ چەند سەعاتێک لەبەر بکەم بەڵام دواتر بێ پەشێمان ببمەوە ئەبێ مافەکان بگێڕمەوە و ئەبێت تەوبە بکەم و بگەڕێمەوە بە تایبەتی زوڵمیە کە هەچەنە زوڵم هەر سیفەتی زوڵمە یعنی و تاریکی هەر تاریکیە ڕاستە زۆری و کەمی کەوتووە بەڵام هەر تاریکیە ستەمکردنیش هەر ستەمە لە خۆتی بکەی لە خێزانتی و هاوسەری ژیانتی بکەی لە مناڵەکانتی بکەی لە دراوسەکەتی بکەی لە ئەو کەسەی بکەی کە مامەڵی لەگەڵدا ئەەکەی لە ژێردەستەکەتدا ئەوەی کە کارە لەگەڵدا دەکات لە شەریکەکەت بیکەی هەموو ئەمانە هەر زوڵمە بەڵام مرۆڤایەتی ئەمڕۆ ستەمەکە بێگومان مرۆڤایەتی ئەمڕۆ ستەمەکە و مرۆڤەکان بە جیاوازی ئاین و ڕنگ و بۆیان سەمەکە لەبەرەوە بە ئێمە دژی سیفەتی ستەم بوەسینەوە زوڵمکردن بوەسینەوە ئیتر هەچ کەسێکی کا لەژێر هەر ناوڕۆکێکە چونکە هەچ کەسێک کەوتی من مسلمانم میتر بۆی حەڵاڵ نییە هەموو شتێک ئەنجام بدا بە ناوی دینەوە بەڵکو دین پابەندیەکە کە ڕێز بگرێ بۆ نمونە لە مرۆڤ کە دادوەر بێ کە حرام نەخوا کە مڵکی خەڵکیشتی نەخوا کە دیل نەکوژێ کە کۆمەڵی ئەخلاقیات هەیە لە ئیسلامدا قورئان باسی لێوە کردووە ئەبێ پابەند بی پێوەی بەڵام جاری وایە کەسێک زوڵمەکە جاری وایە بە ناوی دینەوەیکە ئێمە ناتوان حەقمان نییە بەسەر بڵێن تۆ کافری یا کافرنی ئەڵێن تۆ زاڵمی چونکە وشەی زاڵم سیفەتێکی بەرفراوانە جاری وایە برای خۆ دەیکالێت جاری وایە کوڕی خۆ دەیکالێت چەند باوک هەیە لە خانەی پێری دەرکراون کێ زوڵمی لێکردوون ئەو باوکەی کە ئەم مناڵانەی پەروەردە کردووە تا هێز دەجەستەیا بووە بۆ چەند ساتێک چەند ساڵێک چەند مانگێک پێویستی بە منداڵە ئەمە چ ڕەوایەکە کە ئەو قەرزەی لەسەر شانێتی نەیداتەوە بە باوکی خۆی وە فڕی بداتە دەرەوەی ماڵ بۆ ئێستەمکردن ئەمڕۆ لە هەموو سەرزەویدا تەنانەت بڕۆ لە هەندێک شوێنە ئەو گرتانی بڵاو بێتوانێت لەسەر بڕینی ئاژەڵەکانە کە بە کارەبایان کوژن کە بە تەعزیبیان ئەدەن مامەڵەیان لەگەڵا خراپە تەنانەت لە هەندێک شوێن و جێگە مامەڵەکردن لەگەڵ ئاوارەکانە خراپە بە تایبەتیش لە وڵاتی ئەوروپا ینی زۆر جار ئەبینین لە ڕاگەاندەکانە زڵم هەڵزوڵمە هەچ کەسێک بیکە پەیوەستی بە ئاین و ئاینزاوە نییە پەیوەستی بەشێکی بەناخی مرۆڤەکانەوەیە هەندێک لە مرۆڤە شەیتان زاڵە بەسەریا ئەوێ زوڵم بکە ئەوێ مافی تۆ بخوا ئەوێ گیرفانی تۆ دەربێنێ ئەوێ لە ژیانی خۆت دەرت پەڕێنێ ئەوێ ئەو ناز و نیعمەتە بەدەستبێنێ کە تۆ بە عەرەقی ناوچاو بەدەست هێناوە ئەوێ لێتی بسێنێ لێتی زەوت بکە مەگەر دزیکردن زوڵمە جۆرێک لە زوڵم و ستەمکردن نییە کابرا 10 ساڵ کاسپێکە لە قاسەیەکە دایانێ شەو بە ماوەی سەعاتێک تفەن خاتە سەر پشتەمەلی بڵێ لێ دەسەنم مەگەر زوڵم و ستەمکردن نییە کە ڕنج و شۆڕشێک بەرپا بکرێ بەڵام دواتر هەندێک کەس بیخواتەوە ئەوکەی دیکەیتری دەسەر ئەژۆ دابنیشێ بۆیە زوڵم و ستەم هەموو سنوورەکانی بەزاندووە ئەو نەسیفەتێکی قێزەونە پێم وایە بە پێی فکری ئیسلامی یەکێک لەو شتانەی کە ئەبێ هەموو دەوڵەتەکان لەسەری یەکدەنگ بن هەموو ئاینەکان لەسەری کۆک بن و یاسای گردوونی بۆ دابنێن و جارنامەی مافی مرۆڤی لەسەر بچەسپێنن کە ئەوەیە ستەمکردن لە هەر شوێن و جێگە و پێگەیەک بێ ئەبێ ڕوبەڕووی بینەوە حتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەر لەوەی بێتە پێغەمبەر لە کۆنفرانسێکی ئاوادا کۆبوویەوانێ فەرمووی لەو دوعیت ئیلەیها لەستەجەبت ئەگەر ئێستاش دوای ئیسلامەتی کافرەکان کۆبن و بڵێن با پشتی مەزلوم و ستەم لێکراو بگرین بۆ ئەوەی ستەم نەمێنێ من ئێستاش وەڵامە دەمەوە بۆیە دروستە عەقد لەگەڵ دەوڵەتی کوفارە بکرێ لەگەڵ دەوڵەتی مەسیحی و جوولەکەیە بکرێ لەگەڵ کام دەوڵەتە ناوی ئەبەی عەقدی لەگەڵا ببەسرێ بۆ ئەوەی دژ بە نەخۆشی و دژ بە ستەمکردن و دژ بە نەخوێندەواری و دژ بە هەژاری لە سەرمانە عەقد ببەسرێ بۆی کە ئەم سیفەتە پیسانە لەناو مرۆڤایەتیدا لاواز بکرێ و کەم بکرێ و هەڵبگیرێ. بەڵێ دکتۆر گیان هەموو پەیامە ئاسمانیەکان و هەموو پێغەمبەران کە هاتوون ئایا ئەمانە چی ئەڕوخێنن سیستەمی زوڵم و ستەمکاریام کوفر و شرک لە ڕاستیدا ئەم دووشتە هەردووکیان دوو صیفەتن کە ئەبێ وریای بین وەکو لە ئاەتەکەشا خوێنمەوە خوای گەورە ئەفەرمێ ئەنی عەبودوا الله واجتەنیبوا الطاغوت هەر کەسێک بڵێ ئاین تەنها بۆ ئەوە هاتووە خەڵک فێری نوێژکا لە کونجووری مزگەوتێکە بەڕاستی بە هەڵە تێگەیشتووە یا خۆی بە هەڵەیا بردووە بۆ نمونە
خی گەورە سبحانه وتعالى سيدنا موسى وسيدنا هارون ڕەوانە دەکا بۆ فرعون ومەلئه خی گەورە نەهافەرمی بۆ خودی فرعون بۆ ئەوانشی کە لە دەوروبەری فرعون بوون وهات بانگەشەی کرد بۆ ئەوەی کە خوا بپەرستێ بەڵام خۆی سەرنجام بەرپەرچی دایەوە باوەڕی پێنەهێنا ئایا سيدنا موسى بەوە وەستا بڵێ من پەیامەکەم گیان وما على الرسول إلى البلاغ بێگومان نەوەستا سەرنجام قسەیەکی پێوت هاتبوو زوڵم لابەرێ کاتێک کە تۆ پێغەمبەری هاتووی خوا بناسێنیتەوە بە خەڵکی هەتا خەڵکی بزانێ بۆچی هاتۆتە بوون تەمەنی بەزایان نەڕوا زوو ئامانجی ژنیە ژیان تێبگا و تۆشەبەری قیامەتی بەهێزکە و لە دنیا دەستی زێڕین بێ هەڵوێسەی گەوهرین بێ خاوەن دەستی بەرز و سەری بەرز بێ خاوەن ئاوەدانی و دۆستایەتی بێت وەستەعمەڕەکم فیها مەبدەیەکی قورئانیە هەر شتێک ئاوەدانی تا بێ خوا فەرمانی پێکردووە جگە لەمەش کە خوا بناسێ و دنیا ئاوەدان بکاتەوە ئەبێ دوور بێ لە زوڵم و ستەمکاران بۆیە ناچار بوو سەیدنا موسى فەرمووی ئەن ئەرسل مەعیە بەنی ئیسرائیلە ولا تعذبهم واتە بەسە ستەم مەکە هیچ نەبێ نەوەی ئیسرائیل کە تۆ ستەمیان لێ دەکەی ئەبێ ئەوانە لەژێ دەستی تۆیە هەڵ بپشڕوقێنم دەربێتە دەرەوە بۆەوەی کەوا واز بێنی لە زوڵم و ستەمکردن بۆیە کاری پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ تەنانەت میراتگرانی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ فەیلسوفێکێکی لە قسەکانی ئەوەیە دەڵێ لە هەموو سەردەمەکانە کەستەم کراوە یەکەم کەس کە دژ بەستەم وەستاوە تەوانێ زانایانی ئاینەکانن و هەڵگری ئاینەکانن چونکە دەزانن جگە لە خوا نابێ سەر بۆ هیچ کەسێکی تر دابنەوێنن و دەبێ زوڵم و ستەم لە هیچ بەندێک قبوڵ نەکەن بۆ فەلسەفە و فکری ئاینی بەم شێوازەیە حتا بە مەسیحیەتەوە حتا بە جوولەکەشەوە بڕۆ ئێستاش لە وڵاتانە کە ئەو ئاینانە تایە بەرجەستە دەکرێت بۆتە ئاینی دەوڵەت و مامەڵی لەگەڵا ئەکرێ هەچ کەسێ زوڵم کا و گەندەڵێکی تیابێ یەکسەر لایەخەن هەر بەپێ ئاینەکەی خۆیان عقوبەیەدەن بۆیە تەنها ئاین قەتیز بنێرێ بۆ تاک بێت بۆ کنجوڕێکی مزگەوت بێت یعنی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێت ئیشە نیوەی ئیشەکەی خۆیان جێبەجێ نەکردووە گەروا بێ بۆ چونکە خوای گەورە هەردوو ئیشەکەی داناوە ئەنی عەبودوا الله واجتەنیبوا الطاغوت ئەو کەسانشی کە تەنها تەرکیز لەسەرەوە دەکەن کە ئەنی عەبودوا الله بەڵام کەڕ و کوێر و لاڵن لە ئاز ئیجتەنیبوا الطاغوت ئەوە بەڕاستی خەلەل لە فکریانە هەیە پێویستە بۆیان ڕاستکرێتەوە چونکە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ هاتوون دادوەرێتی بەناو خەڵکیدا بڵاو بکەنەوانێ بۆیە دەبێت تاکی مسلمان لە هەر شوێن و جێگە و پێگەیەک هەیە لەگەڵەوەی خواپەرستی نوێژەکەیەکە ئەبێ ئەو نوێژەی تەنها عن الفەحشاء والمنکر دەی منکر چییە لە زوڵم منکرتر هەیە لە زوڵم خراپتر هەیە بێگومان پێسترین و قێزەونترین صیفەتە بۆیە خوای گەورە نەیفەرموو ئەی مسلمانان زوڵم حرامە فەرمێتی یا عیبادی إني حرمت الظلم على نفسي وجعلته محرما بينكم فلا تظالموا بۆیە زوڵم مشکلەیە تەنانەت خوای گەورە کە باسیەکە بەگشتی باسیەکە کەویش یعنی نهێنێکی تایە چونکە زاڵم بە تەنها دروست نابێ ئللا کۆمەڵە کۆڵەکەیەکی لە ژێرایە و کۆمەڵە خەڵکێک لەی کۆبوونەوە بە چەپڵی کەسانێکە بە هاوار و قیژەی کەسانێکە بۆیە دروست دەبێ بۆی زۆر جار لە قورئانە باسەکە فەرمێ قەریەتەن ظالیمە یعنی هەموو دێکە هەموو ئەو نیشتەجەیە هەموو ئەو سەدەیە هەموو ئەو سەردەمە بە زوڵم ناوە بە چونکە بە تەنها نابێت إلا ما كان ربك ليهلك القرى بظلم وأهلها مصلحون شتی وەهامان نییە کە گەلانێکە بن چاکە خواز بن دەستپاک بن ڕازبێژ بن حەق بڵێن و بەرامبەر ستەم بڵێن ستەمکار و بوەستنەوە ئللا خوای گەورە ئەو قەیری ئەو دێ لە ناو نابە بەس کاتێک لە ناویە بە کە هەر هەمووی کەڕ و کێر و لاڵ بێ و گۆڕایاڵی هەبێت بۆ زۆڵم و ستەم و بەشداریش بێت لە زۆڵم و ستەمکردنەکە و بێتە دەست و پەنجەی زاڵمەکە کەواتە دکتۆرگیان ئەوانەی کە ئێستا بانگەشەی جیاکردنەوەی دین لە دەوڵەت و سیاسە دەکەن ئەیانەوێ وەکو چۆن ئیسلام هاتووە سیستەمی زوڵم و نادات پەروەری و خواردنی ماڵی بەشەریەت ڕابماڵێونەی هێڵێ کەواتە ئەمانەش ئەیانەوێ ڕۆڵی ئیسلام بەرکەنارکەن بۆ ئەوەی چاو بپۆشێ لەو هەموو دزی و تاڵانی و بەهەدەردانی ماڵی میلەت و نەوتفرۆشیە ئەکرێتەوەی ئامانجی سەرەکیان بێ بەڵێ ئەکرێەوەیەکێک بێ لە ئامانجەکانیان چونکە بەڕاستی ئیسلام ئەڵێ داوێن پیسی مەکە ئەو دەیەوێت داوێن پیسی بکات ئیسلامە فەرمێت ئارەق حرامە ئەو دەیەوێت دایمە بێهۆش و سەرخۆش بێ ئیسلام حرامی کردووە کە دینارێکی مڵکی خەڵکی بخۆی یعنیمە لە کۆمەڵگەی ئێمەدا وکو کوردەواری زۆر بە هەستیار مامەڵە لەگەڵ ماڵی هەتیودا ماڵی بێباوکدا دەکرێت چونکە خوای گەورە فەرمێتی إن الذين يأكلون أموال اليتامى ظلما إنما يأكلون في بطونهم نارا
ئەوانەی بە زوڵم وستەم بە فێڵکردن ئەیانەوێ ماڵی هەتی و ڕاکێشن. یعنی ئەگەر بە فێڵ نەبێت کەسێک دراوسەیە تێچە چایەکی خوانانێکی ماڵەکە ئەخوا لە ڕووی شەرعی و هیچ کێشەیەکی تیانە و ئین تخالیطوهم فإخوانكم في الدين. برای ئەوتانە نەبێ مەرحەبایان کە نەبێ بچن چای بخۆن نەبێ بچن بەڵام فرت و فێڵ نەکەن کە گەورەی ماڵ نەماوە تۆ زڵمی لێ بکەین. جا بۆیە گەلی ئێمە میلەتی ئێمە زۆر هەستیارە بەرامبەر بە ئەو ماڵە کەوا هەتیویان هەیە ئەڵێن سێبەری ماڵەکەشیان حرامە لەبەرەوەی کە زەرەریان لێ نەدەی. ئەم قسەیە باوەرە. بەڵام با بزانین لە شریعەتی ئیسلامدا مڵکی گشتی حسابی ماڵی هەتیوی بۆ دەکرێت کە وەش قسەی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە ئەم بەیت المالە حسابی ماڵی هەتیوی بۆ دەکرێت. هەر کەسێک بەناحەق مڵکی خەڵکی بخوا، ماڵی خەڵکی بخوا، زەوی خەڵکی داگیر بکە، مڵکی گشتی بێت و بۆ شخصی خۆی بەکاری بێنێ بەبێ حەقی خۆی. هەندێک کەسێک مستحقە موچەی خۆی هەیە وەکو خەڵکی بشێکی بەرەکەوێ حسابێکی بۆ بکەی ئەرزێکی ئەدرێتێ ماڵێکی دەدرێتێ باز لەوە ناکرێ. باز لەوە دەکرێت کە هەندێک کەس پێش بدا لە یاسا و ڕێسا بە فێڵ و فرتە بێوێت نظامەکان بەکار بێنێ و استیغلال بکات بۆ خۆی. ئەمە لە شریعەتی ئیسلامە حرام کراوە. یعنی کاتێک کە ئەڵێن با بەلێگەڕێ با ئیسلام هەر تەنها بۆ تاک بێ بۆ چاوی فەقیر نییە، بۆ چاوی هەژار نییە، بۆ نییە کەڵێن وڵی باسی جەهەنەم مەکەن بۆ خەڵکی با تۆزێ خەڵکی ڕابێرێ. ئادی کام خەڵکە ڕای بوارد، ئەو خەڵکە بێناز کەوت، ئەو خەڵکە بێماڵ کەوت، ئەو خەڵکە بێناوی بوو، خەڵکەکە نانی ئاردی نەما، ئەو خەڵکە ژیانی نەما. تۆ کامەیە خەمی خەڵکی خۆی یامە بەس دەوەیە قیامەت بە گوێی خۆیان نەدرێ بۆ ئەوی بە ئارەزی خۆی لەسەر مڵکی خەڵکی حساب بۆ هیچ کەسێک ناکات. بۆیە زوڵم هەر زوڵمە. شریعەتی ئیسلامی هاتۆ بۆی ئەو زوڵمە لا بەرێ و نیشانەی ئیمان کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام باز لە لاوازترین بەشی ئیمانەکە لە چ کاتێکایە؟ لە کاتی زوڵمایە کە زوڵمەکرێت تۆ پشتی نەگری، تۆ چەپڵی بۆ لێ نەدەی. ئەگەر هیچ نەبێ ئەبێ لە ناخەوە لە دڵەوە لە لاپەڕەکانی دڵی باوەڕداردا ڕق لە زاڵم بێ هەرچەندێک هەیە، ئەگەر باوکیش بێ، ئەگەر براش بێ، ئەگەر عەشیرەتیش بێ، ئەگەر حیزبەکەی خۆت بێ، ئەگەر لایەنەکەی خۆت بێ، ئەگەر قەومنەتەوە و هاوزبانەکەی خۆت بێ، ئەگەر هاوئاینەکەی خۆت بێ. زوڵم هەر زوڵمە. ئەبێ ولا تركنوا إلى الذين ظلموا. نهی لێکراوە کە تۆ مەیلیشت هەبێ بەلایە. جا ئاەتەکە زۆر وردە. لا تركنوا کە مفەسرین باسی ڕوکنەکەن. ڕوکن یعنی چی؟ کەڵێن ڕوکنی دین و ڕوکنی نوێژ یعنی کۆڵەکە. دەڵێن زاڵم هیچ کات نابێ بە زاڵم هەتا ڕوکنی نەبێ، هەتا ئەو خەڵکە نەبێ شان بداتە بەرشانی. بۆیە زۆر گرنگە کە ئەڵێن ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە سژن نابوو، حرەسەکە پاسەوانەکەی سژنەکە بەڵێوتی قوربان ئایا من ئەو ئاەتەم گێتەوە کە خوا فەرمێ مەیلتان نەبێ و مەچن بەدەم زاڵمەوە؟ ئایا من لەوەم کە مەیلی زاڵمم کردووە بچم بەدەم زاڵمەوە؟ ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی نا، تۆ مەیلی نەکردو بەلای زاڵم، چاوەکەی من خودی خۆت زاڵمی. ئەوەی کە جلەکەت بۆ ئەشۆری مەیلی بەلای تۆیایە، ئەوەی کە کارەکەت بۆ جێبەجێکا و قسەی خەڵکت بۆ ئەهێنێ و تۆژەکی تەجەسوس بەسەر خەڵکەوە خەڵک بۆت قسەکەت بۆ هێنێ، ئەو کەسانن کە مەیلی زاڵمیان هەیە. ئەگنا تو خودی خۆت تۆ زاڵمەکەی، تۆ کۆڵەکەی زاڵمەکەی. جا ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە بێ باوەڕدار لی بێدار بێ، چاوکراوە بێ لە ئاسیدا. تەنانەت مەیلی قەلبی حرامە. جگەلەوەش ئاەتەکە نافەرمێ ولا تركنوا إلى الظالمين. واتە ئەو کەسانی کە چەسپاوە لەسەریان هەموو کات زوڵمەکەن ئێوە پشتیان تێ بکەن. نا حتا فەرمێ لا تركنوا إلى الذين ظلموا. ئەو کەسانی کە زوڵمێکیان کرد لەو زوڵمەیە بڵێ بوەستە ئالێرەدا پشتە ناگرم، لەم قسەیان ناحەق بووی. جا ئومەتی ئیسلام تاکەتاکەکانی کۆمەڵگەی مسلمان کاتێک کە ئەوە وریا و چاوکراوە ئەبن لە کاتێکا کەسێکی دۆستی دادوەرمان لە شتێکا زوڵمەکە کە ڕێگەمان پێگرت ئیتر ئەو کەسەش بێدارە بێتەوە، ئەو کەسەش بەرەو دادوەری ئەڕوا. ئەو کەسانی کە دڵسۆزی سەرکردەکانن لەسەر زەویدا ئەوانن کە تەنبیه و بێداری و چاوکراوەیی ئەدەن بە گەورەکەی خۆیان کە ئەڵێن ئەمە چاڵە باتەی نەکەوین، ئەمە هەڵە و پەڵەیەکە باتێوەی نەگرێن، ئەمە خراپەیەکە با نەڕوین بەلایدا. ئەمانە دڵسۆزی ڕاستەقینەن. بۆیە دایمە کە دوعا کردی ئەڵێ بیتانەی صالحە. بیتانەی صالحە یعنی ئەو کەسانەی کە نێزیکن لە دەسەڵاتدارێک، لە مدیرێک، لە وەزیرێک، لە بەرپرسێکی شارێک، بەڵام دڵسۆز و بە ئەمەکانە ناڵن تووشی هەڵە و پەڵە بێ، ناڵن تووشی زوڵم مستەمر بێ. دکتۆر پێت وانییە بە درێژایی مێژوو بە تایبەت لە ئەمەوی عەباسیەکانەوە زۆر لە پیاوە دەسەڵات خوازەکانی ئەمەوی عەباسی و تا ئێستاش زۆر لەو حاکمە ڕەزا قورسانە بیستویانە کۆمەڵێ لە زانایان و مێزەر بەسەر و ئەمان بەسەر لە دەوری خۆیان خڕکەنەوە بۆەوەی دەموچاوێکی جوان بە زوڵم و ستەمکارێکی خۆیان بدەن. بێگومان تەنانەت زۆر داواشیان کردو تەکیدیشان کردوەوە کە لە سەر مینبەرەکانەوە ناویان بهێنرێ و دوعای خێریشان بۆ بکرێت. دایمە وە بە بەردەوام مێژوش بخوێنیتەوە بە ئێستاشەوە دووچین هەن پێشەنگی خەڵکین.
چینێکیان گردنی خەڵکیان بەدەستە چینێکیان دڵی خەڵکیان بەدەستە ئەوانەی گردنی خەڵکیان بەدەستە ئەوانن کە دەسەڵاتدارن ئەوەش کە دڵی خەڵکیان بەدەستە و لەناو دڵی خەڵکیە ئەژین و خەڵکی لە ناخەو دڵیانەوە ئەوانیانی خۆشەوێ ئەهلی علمن بۆیە کاتێک کە ئەهلی علم نێزیگە بێتەوانێ لە کەسێکی دەوڵەمەند لە کەسێکی دەسەڵاتدار ئەبێ زۆر وریای خۆی بێ کە بۆ سوود و قازانجی قیامەتی لیان نێزیک بێتەوە نەک بچێت دنیای ئەوان ئاوادان کات تۆ قیامەتی خۆی وێران بکە بۆیە بەڕاستی خاڵێکی زۆر هەستیارە العولەما والئومەڕا هەردووکیان دوو کلیلی گەورەی ئەو شوێن و جێگۆ پێگەن و ڕاستیشە هیچ کات دەسەڵاتداران ناتوانن بەهێز بن و لەسەر چۆک و ئەژنۆ بن بتوانن بەرامبەرەکانی خۆیان گردنکەش بکەن ئەگەر هاتوو لە ڕووی ئاینی و لە ڕووی مادی و لە ڕووی ئەسکەریەوانێ دەسەڵاتیان نەبێت چونکە ئەمە هەر سێیان سێ پێوەری زۆر گەورن حتى بەشێ لە زانایان کە تەفسیری ئەلئیمەة من قوڕیش بۆچی دەفەرمون پێغەمبەری خوا فەرمێتی صلی الله عليه وسلم با سەرکردەکانتان لە قوڕیش بێ خۆ لەبەرەوە نییە کە چینی قوڕیشەکان خوێنیان جیاوازە لە خەڵکی لەبەرەی لەو کاتەیە سوڵتەیەکی ئاینیان هەبووە هەموو کەعبە ئەوانە بەدەستی ئەوان و بەنی هاشمەکان بوون دووهەم سوڵتەیەکی ئابووریان هەبووە حەچێکیان کردووە ئەو نەخ گدار بوون لە ناو خەڵکیدا کەس نەیتوانیوە سەرپێچی فەرمانەکانیان بکە وەگەرنا خۆ هەر باس کراوە فەرمووی وەینی سیعمانە عەلەیکم عەبد حەبەشی باسی عەبدێکی حەبەشیش کراوە بەس لە واقعا کامیان لە واقعی سیاسی و ئابووری ئاسەرەکەوێ ئەو کەسەی کەوا سوڵتەی ئاینی و سوڵتەی ئابووری و سوڵتەی عەسکەری ئەنجا سوڵتەی سیاسی لەمسیانەوە دروستە بێ بۆیە ئەهلی علم لە زۆرێک لە سەردەمەکانە کە دەرکەوتون لە ناو خەڵکیدا ئەوانە بوون کە بەرەنگاری زوڵمیان کردووە ئایا ئەزانی ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە یەکەم سەرمەزهەبە ئەبوو حەنیفە نوعمان لە سجنا وەفاتی کرد لەبەرەوەی کە ڕازی نەبوو بێ بە قازی لە شوێنێکا گەندەڵی تیابێ و ئایا دەزانی ئیمامی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ چەند جار ڕەفزی کرد کە بڕواتە هەندێک شوێن و جێگە و پێگە و ئازانی ئیمامی شافعی سجن کرا ڕەحمەتی خوای لێ بێ و ئازانی ئەحمەدی کوڕی حەنبەل داری حەدی لێ ئەدرا ڕۆژانە خوێن لە جەستەیە چۆڕی لەبەرەوەی کە گوێڕایەڵ نەبوو بۆیە حتا بەشێک لەو زانایانەی کە بە زۆر ئەیانویست دەنگ بدەن بە خەڵکی و یانگو تەلاقە بێ بخۆی ئەگەر دەنگ نەی بە من تەلاقت دەدەم بۆیە لە بەشێ لە زانایان فتوایاندا کە ئەمە زۆرە ملەکردنە زۆرە ملەکردنیش تەلاقی پێ ناکەوێت بەمەش وازیان هێنا سەرکردەکان ئەوانەیە ئەو کاتێوەیان کردووە بێگومان التاريخ يعيد نفسه دەکری ئەمە جایتە دووبارە بێتەوە بۆیە ئەهلی علم ئەبێ بزانن کە ئەوان لەناو دڵی خەڵکیدان دڵی خەڵکیان بەدەستە ئەوان پزیشکی دڵەکانن ئەوان ئاواتی میلەتەکانن ئەوان ئەگەر هەموو دنیانە دەستچێ خەڵکی کە بزانن ئەهلی علم دنیایەک لە نورن دنیایەک لە پاکین دنیایەک لە ساغی و جوانین هەر هەست خۆیان بە دەوڵەمە نەزانن چونکە بەڕاستی حەق و ڕاستیەکان لە دەوریان جەمە بۆیە ئەهلی علم ئەبێ بەردەوام موریابن چونکە لە صالحینە فەرمێ إذا رأيت العالم يخالط السلطان الظالم فاعلم أنه لص ئەگەر کەسێکت بینی زانا بوو بەڵام ئەچوو سەردانی زاڵمێکی ئەکرد بزانە ئەوە زانا نییە ئەوە دزە دەیەوێت بە بۆی علمەکەی وانی دنیا پێیا بکە کە ئەمەش بەڕاستی مەبدەیەکە لە ئیسلامدا قەدەغی لێکراوە وخوا فەرمێتی ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار واتە زوڵم کردن خەتەرە ئەوەش حرام کراوە کە بچی بەلای زاڵما و پشتی بگری تەنانەت خوا هەڕەشەکە فەرمێ وما لكم من دون الله من أولياء ئیتر دۆستایەتی ئێوە لەگەڵ خوا پچڕاوە تۆ دۆستایەتی لەگەڵ زاڵما ببەستی دۆستایەتی تۆ لەگەڵ خوا دەپچڕێ لە هەمووی سەرنجڕا کێشەتە لە ئاەتەکە فەرمێ ثم لا تنصرون دوای ئەو دەسەڵاتەش سوودتان پێ ناگەێنێ کوا دەسەڵاتی سەدام حوسێن کوا دەسەڵاتی هیتلەر کوا دەسەڵاتەکانی فرعون کوا نەمرود سەرنجامەکان چی لێ هاو ولا يفلح الظالمون ستەمکردن ئاگری بێشەی دەسەڵاتە و نەیاڵێ دەسەڵات بەردەوام بێ دکتۆریان هەر لە بەڕێوەبردننی دەوڵەت و ئیدارەکردنی حکومەتە ئیبن تەیمیە قسەیەکی جوانی هەیە فەرمێ خوای گەورە دەوڵەتێکی پڕ لە داد و خۆشەویستی سەرئەخا ئەگەرچی کافر بن بەڵام دەوڵەتێکی مسلمان بە چۆکە ئاهێنێ و وەکوڵێ دا ئەڕمێ بەهۆی ستەم و زوڵمکردنیانەوە قسەی جەنابتان لەسەر وتەی ئیمامی ابن تەیمیە چییە؟ ئەم مەبدەیەکی قورئانیە ولو ئاەتەشو کە باسم کرد ولا يفلح الظالمون و ئاەتەش کە دەفەرمێ ثم لا تنصرون هەمووی باز لەوەیە کە زوڵم و ستەم دەردێکە سەرەتانێکە بچێتە هەر ماڵێ
هەر بەڕێوەبەرایەتیەک هەر وەزارەتێک هەر حکوومەتێک هەر دەسەڵاتێک ئیتر فەشەل چاوەڕێیەکە سەرنجامەکەی پوکانەوە داڕزانە چونکە خودی زوڵم و ستەمکردن مافی خەڵک بخۆی خەڵک بە زۆر بە سڵم نەقڵکەی خەڵک بە زۆر پارە لێبسەنی پارەی خەڵک بخۆی مڵکی خەڵک بخۆی یعنی هەر شێوازێکی ستەمکردن کە دەی بە خەیاڵی مرۆڤدا بیکە ئەو ستەمکردنە ڕۆژ بە ڕۆژ زیادەکە ئەبێتە بەنزینێکی گرتێبەر بوو لەژێر ئەو دەسەڵاتە و ئەو دەسەڵاتە ئەفەوتێنێ بۆیە دوژمن کەم توانیوێتی حکومەت و دەسەڵاتی فەوتێنێ بەڵام خودی ستەمکارەکان لە ناو دەسەڵاتدا بەڕاستی ئەوە هۆکارە بەفەوتاندن دەڵێن یەکێک لە زاناکانیان گرت لە وڵاتێکە کە کاری بۆ نەیارەکانی کردووە دواتر هێناویانە وتیانە ئادەی بزانم تۆ ئەم نهێنیانە چی بووە کە بۆ وڵاتەکەی ترت بردووە خۆ تۆ نهێنێکی وا شارەزانیت ئەویش لە وەڵام داوتی من لێرە تەنها یەک شتم کردووە ئەویش ئەوەیە کەسی شیاوم لە شوێنێکی ناگونجاوە داناوە و کەسی نەشیاوم لە شوێنێکی ترا داناوە کە وەش حەقی عینی زوڵمەکە پێناسەکەیمان کرد لە سەرەتاوە دانانی شتێک لە غێری شوێنی خۆیدا ئەمە بەسە بۆ ئەوی کە وڵاتێک تێک بچێ کەسێک نەی نازانێ ناتوانێ عقلێتی تەخەلوفی تایە نازانێ مامەڵ لەگەڵ خەڵکیدا بکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە نازانێ ئەچێتە دائیرەیەک هەموویەکە بە دژی یەکتری هەموویەکە بە دژوار بە بۆری پارە و وەرگرتنی خۆیەوە ئاگای لە شوێن و جێگەکە نماوە دڵسۆز نییە بۆی بۆ دایرەکە ناسووتێ بۆ دەستگاکە ناسووتێ نەهەڵی بۆ نادا کاری بۆ ناکە شەو نەخۆنی بۆ ناکە ئێدێ ئەم کەسە با دۆستی خۆش بێ باسەر بە فڵان لایەنیش بێ باسەر بە خۆت بێ بزانە ئەمە بەوبەختیە ئەمە ئاگرێ بێ بۆ ژێر کا ئەمە ئاگرێ بێ بۆ سووتاندنی بەنزینی وڵات بۆ ئەوەی کە وڵاتەکە تێک بشکێنرێ مؤسساتەکان لێکدا بترازێنرێ و ژیان فەوتێنرێ بۆی ئەوەی چەکە لەو هەڵانەی کە بەداخەوە هەندێک جار لەم وڵاتەیە بینراوە کە چەنە هەمومان واجبە ئەرکی سەشانی خۆمانە کە شتێکی وهامان بینی ئەبێ سەروتر لێ ئاگادار بکرێتەوە بۆی کە ئەو زوڵم مستەمە لا ببرێ هەتاوەکو ئۆرگان و دەستگاکان بە تایبەتی لە وڵاتی ئێمەدا کە هەموو ئاوەتمان دروستبوونی حکومەتێکی کوردی بووە ئەبێ بیپارێزین وەک چاومان حەج زوڵم مستەمی قبول نەکەین هیچ پەنابردنێ بۆ پارە خواردنەوەوانە قبول نەکەین هیچ کەسێ بەڵکو خۆمان بە خاوەنی ئەم میلەتە و خاوەنی ئەو مؤسساتانە بزانین هەتاوەکو میلەتمان بەرەو پێش بڕوە دکتۆریان ئایا زوڵم تەنها یەک جۆری هەیە چەند جۆری هەیە و جۆرەکانی کامانن بێگومان زوڵم چەندین جۆری هەیە بەڵام وەکو باسم کرد سەرنجام هەر یەک کاڵایە کە پێی دەوتێت ستەمکردن هەر شتێک لە سنووری خۆی تێ بپەڕێ ئایا مرۆڤ ستەم لە خودی خۆی بکە ئەوە جۆرەکە لە زوڵم ظالمی ئەنفوسیهم یاخود زوڵمکردن لە خێزان یا زوڵمکردن لە مناڵ کە خوای گەورە دەفەرمێ لە خوا بترسن هیچ حەقێکی ژنەکانتان مەخۆن حتا بە کەمزانینی شتی خەڵکی ولا تبخسوا الناس أشياءهم هەموو ئەمانە جۆرن لە جۆرەکانی ظلم یاخود نادادوەری لە نێوان منداڵدا اتقوا الله واعدلوا بين أولادكم عدل و دادوەری واتە لابردنی زوڵم و ستەم لە نێوان منداڵەکاندا لە هەمان کاتا زوڵمکردن لە کەسێکی بەرامبەر لە کڕین و لە فرۆشتنێکا بێ خواردنی ماڵی خەڵک یەکولون ئەموال اليتامى ظلما یعنی ئەکرێت لە ماڵا زوڵم بکەیت یاخود زوڵمکردن لە شەریکایەتیە دوو کەس شەریکن ئەچێ بێ ئەوەی ئاگای لێبێت شەریکایەتەکە فێڵ و زوڵمی تیاکە کە لە حەدیثی قودسیدا هاتووە خوای گەورە فەرموویەتی سبحانه وتعالى أنا ثالث بين الشريكين ما لم يخن أحدهما صاحبه من سهم كسم لبين دو شريكا كشركاتي دكن لكاسبيكا لدوكانكا لبازاركا بشرتك ظلم ليكترينك ما في يكترين خون بلان فإذا أخانه أجر هاتو خيانتي ليكر كظلمة فارقت من بينهما خواه فرمي دەرەچم لە نێوانیان داواتە خێر و فەڕ نامێنێ زەرەر سەرنجامیانە بێ و جاری وهەیە ستەمکردن لەوەیە کە تۆ لە شوێنێکە باڵادەستی و کەسانێک لەژێر دەستی تۆدان بۆیە زۆرجار پێغەمبەری خوا فەرموو عەلەیهی سەڵاتو وسەلام ئەوانەی کەوا کۆیلن لە بەردەستاندا ئیخوانوکم ئەوانە برای ئێوەن قەت مەڵێن کۆیلەکەم بڵێ ڕۆڵە گیان فەتایە و فەتاتی بۆی حتا لەو کاتیات کە ئەم دنیاە بووە طبعا ئیسلام کاری زۆری کردووە لەسەر نەهێشتنی وەرحەمدولیلا نەژماوە لە وڵاتانی ئیسلامیدا بەگشتی دەکرێت لە هەندێک وڵاتی ئەوروپیا مابێ و جگە لەوەش ستەمکردن لە ڕووی دەسەڵاتەوە واتە دەسەڵاتێک کە زاڵم بێت کە لە قورئاندا ڕاشکاوانە باز لەوە کراوە بەکارهێنانی سوڵتە تۆ دەسەڵاتت هەیە واتە هێزی چەکر لەگەڵایە هێزی پارە لەگەڵایە مؤسسات لە بەردەستی تۆیایە و هەموو خەتەکان بەکارهێنی چونکە ئێمڕۆوە هەیە دەسەڵات
سروشتی وهایە کە سەیری سەدام حوسێن کە ئاینی بەکارهێنا بۆ خۆی هونەری بەکارهێنا بۆ خۆی هەموو یەک و زێڕە سەدامان زێڕە لەولاوە ئەسلحەی ئەسکەری بەکارهێنا بۆ خۆی هەموو ئۆرگانەکانی حکومەتی بەکارهێنا بۆ خۆی بوو لە هەموو شوێنە کاوێنەی خۆی بێ ئەمە تەنانەت بازار و دوکان و شوێن و جێگە و پێگەگشتەکان وای کردبوو کە هەمووی بۆ خۆی بێ ئەمە جۆرێکە لە جۆرەکانی زوڵم کە پێی دەوتێت فرعونەتی کە لە قورئاندا باسەکە وفرعون ذی الأوتاد دەفەرمێ الذين طغوا في البلاد خوا فرعونی لەناو نەبرد لەبەرەوەی کە فرعون باوەڕی نییە بەخوا لەبەر ئەوەی کە زوڵم و ستەمی کرد الذين طغوا في البلاد فأكثروا فيها الفساد ئەنجا خوای گەورە فەرمێ فصب عليهم ربك صوت عذاب بۆیە هەر زڵمکردن تیابەری دەسەڵاتەکەیە تیابەری ئەو کەسەیە ئەیفەوتێنێ خودی زاڵم ئەفەوتێنێ وەکو حەسوودی وهایە ئەو کەسێک کە حەسوودی نابە بە خەڵکی دڵی خۆی ئەسووتێ جارێت چونکە ئەو کەسێک کە لای مەسەیری خەڵکیەکە خۆی سوتاوە خۆی فەوتاوە خۆی لە ناخە خۆی خواردۆتەوانێ قەت ئیسراحەت ناکە خەندە لە ناو دڵیان نییە ئاشتەوایی قەت لە ناو ڕۆحیان نابینرێ قەت لە ژیانیا تروسکایی خێر و خۆشی نابینرێ لله در الحسد ما عدله بدأ بصاحبه فقتله حەسوودی یەکەم جار خاوەنەکەی ئەکوژێ زوڵمیش بە هەمان شێوەیە زوڵم ڕاستە کەسێک ئازارە چێژێ لە بەردەستی تۆیە بەڵام بزانە هەموو زوڵمێکەیکەی بزمارێکە بۆ تابوتی فەوتان و تیاچون و مردنی ئەو کەسە خودی خۆی کە زاڵمەکەی دکتۆریان زۆر باسی زوڵممان کرد وەکو چەمک و زاراوەکە ئەمە کاڵایە کە هەر مرۆڤێ بیکاتە بێت ئەبێتە کەسێکی ستەمکار با ئێستا بزانین ستەمکار کێیە و بە چ کەسێ ئەوترێ ستەمکار و نیشانەکانی ناسینەوەی کەسی ستەمکار چین وەک لە قسەکانەوە ئاماژەم پێکرد هەر کەسێک لە هەر شوێن و جێگە و پێگە و مەقامە کابێت نادادوەر بێت دادوەرێتی ئەنجام نەدا سنوورەکان بشکێنێ مافی خەڵکی بخوا و ڕاوێژکار لە لای خۆی نەهێڵێت و تەنها ئەو کەسانەی کە پێیان دەوتێت بە تعبیری کورداواری پێیان دەوتێت ماستاوچی پێیان دەوتێت چەپڵە لێدەر پیان وتێ دەوانن کە تەنها سنگە کوتن ئەوانەی کە تەنها ئەیانەوێ هەچ کاتێک لە وڵاتێکە ئەمە زۆر بوو ئەوە نیشانەی ئەوەیە کەیتر ئەو وڵات و دەسەڵاتە بەرەو لە ڕوولاوازەتی هەڕوە. دکتۆر ئیبن خەلدون ئەفەرمێ ئەگەر هەر دەسەڵاتدارێ پند و عیبرەت و وانەی لە دەسەڵاتدارەکەی بەر لە خۆی وەربگرتایە و هەڵەکانی ئەوی دووبارە نەکردایەوە ئەوە سەرزەوی ئەو بە بەهەشت تۆ پێت وایە مرۆڤ جەماوەر گەل تا چەند ڕۆڵی هەیە لە دروستکردن و دروستبوونی کە سیستەمکارە؟ گومانی تیانە کە دایمە خەڵکی هۆکارێکن بۆ ئەوەی کە کەسانێک بەرەو بنە پێشەوە و بە چەپڵێدانی زۆر بە قوربان و بە ساقەبوونی زۆر هۆکارێکە بۆ ئەوەی کەوا زوڵم دروست ببێ. نەمانی ئەمر بە چاکە و نەهی لە خراپە، چونکە کاتێک کە زاڵمێک زوڵمەکە ئەی کات بە دوان ئەی کا بەسییان و هەندێ ناحەقی و ناشەرعیەکە، بەڵام کەسانێک هەر چەپڵی بۆ لێدەن هەر بە قوربان و بە ساقەیە بن. ڕۆژێک دێت کە ترەمە لە حەدیثە وەکو قاعیدەیەکی کەونی پێغەمبەری خوا بنیاتی ناو عەلەیهی سەڵات وسەلام من ئەعانە ظالما سەلەطەه عەلەیه، ئەو کەسەی کە بۆ کەسێک هەڵەپەڕێ ڕۆژێک بێ بۆشی بگری، ئەو کەسێک کە چەپڵە لێ ئەدا بە زاڵمێتیش بێ هەر چەپڵی بۆ لێبدا ڕۆژێک بێت تەعزیبەکەی بێ بچەژێ. بۆیە زۆر جار گەل باجی ئەوە ئەدا کە پێشتر پشتی زاڵمێکی گتۆ بێەوەی بەخۆی بزانێ. بۆیە زۆر جار نیشتمانە فەوتێ بە بۆنەی بەوبەختی خەڵکەکەوە. ئاەتەکەش کە خوێنمانەوە وما كان ربك ليهلك القرى بظلم وأهلها مصلحون، هەرگیز خوای گەورە ئومەتێک لەناو نابا بە بۆنەی زوڵمی سەمکارانەوە ئەگەر هاتو ئەهلەکەی گەلەکەی جەماوەر مصلح و چاخواز بن. بەس کاتێک کە هەمووی چەپڵە لێدا، کاتێک کە تین بە گیرفانی خۆی گەیشت، بە دڵی خۆی گەیشت، بە مناڵەکەی خۆی گەیشت کە بەر کوشتن و بڕین و فەوتان کە و ئەنجا هاواری لێ بەرز بێتەوە تازە فاتە ئەوانە و کاتە ئەبێت بەردەوام هەموو لایەک کار بکەین لەسەر دادوەرێتی. هەر کاتێکیش دادوەرێتی چەسپا ئەو کاتە ئەو دەسەڵاتەش بەردەوامە بێ، ئەو حکوومەتەش بەردەوامە بێ. فەرموودەیەکی پێغەمبەری خوا هەیە سەڵڵاهو عەلەیهی وسەلەم ئەفەرمێت، تەبعاً ماناکەی دروستە کە تۆ ئەفەرمێ پشتی برا مسلمانەکەت بگرە ئەگەر زاڵم بێ یان زڵمی لێکرا بێ. ئێمە ئەزانیانی دەستی زاڵم بگرەمەیە لە زوڵم بکە و ئەویش لە ستەم لێکراوی بپارێزە، بەڵام ئەمە واتایەکی هەڵەی بۆ کراوە. ئێمە چۆن لەم فەرموودەی پێغەمبەری خوا بە دروستی تێبگەین؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەحابەکانی ڕاهێنا بوو لەسەر دادوەری، لەسەر دژایەتیکردنی زوڵم. بابوو پێشتر لە ناو عەرەبا کە دەیانوت ئونسوڕ ئەخاکە ظالیمەن ئەو مەظلومە، براکەت سەرخە ئەگەر زاڵمە چونکە براتە، چونکە قەومتە، چونکە سەر بە تۆیە، ئەو مەظلومە لە کاتێک کاستەمیشی لێکرێ.
بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کە فێری سەحابەکانی کرد لە پاکێتی و ساغێتی و دادوەرێتی ڕۆژێ خۆی لەناو سەحابەکانە فەرمووی ئونسوڕ ئەخاکە ظالیمەن ئەو مەظلومە براکە سەر خەزاڵم بێ یا مەظلوم سەحابەکان عەقڵیان تەقەبولی نەکرد فەرمووی ئەی پێغەمبەری خوا تۆوات پەروەردە نەکردوین لەوە پێش ئەوە براکەمانە مەظلومە سەری ئەخەین پشتی ئەگرین بەس چۆن پشتی زاڵم بگرین پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام پێناسەیەکی نوێی دایە فەرمووی بئەن تەمنەعەه من الظلم واجبە لەسەرت کە دەستی براکەت بگری کە دەستی بەرپرسەکەت بگری کە دەستی باوکت بگری کە دەستی باوکی دەسەڵاتی خۆت بگری بڵێ ئەم زوڵمە مەکە بیکە لە ڕای خوا با نەفەوتەی ئەوە پشتگیریکردنی ئەوە ئەو کاتە باوکی خۆتت خۆشەوێ ئەو کاتە سوڵتەی خۆتت خۆشەوێ ئەو کاتە ئەوینداری ئەوی ئەو کاتە پاک و ساغی بۆ ئەو کاتێککە پێ ئەڵێ ئەم زوڵمە مەکە دکتۆر کەواتە ئەمە قاعیدە و پندێکی جاهیلی بووە پێغەمبەری خوا وەکوڵێ کاڵایەکی ئیسلامی و بەرگێک و ڕۆحێکی ئیسلامی بەبرا کردووە جوانتری کردووە بێگومان دەبێ هەڵەکان ڕاستکرێتەوە و بێ دەبێت ئەو یاسانە و عورف و عادەتانی کە باوە لە قاڵب بدرێنەوە بۆی لە دادوەرێتی لە قاڵبی دادوەرێتی بدرێن لە قاڵبی ساغێتی و پاکێتی بنرێن چونکە ئیسلام ئەوەیە بێ دکتۆر لە ئەوروپایە هەموو دکتاتۆر و ستەمکارەکان هەر لە ستالین و لینین و هیتلەر و ئەو هەموو پیاوکوژەی کە بە ملیۆنان مرۆڤیان کوشت و خەڵکیان وەکوڵێ قڕ کرد لەسەر بۆچوونێ گەڕۆن ماکیاڤێلی ڕابەری بیری فەلسەفەی سیاسی ئەوروپا ئەڵێ بۆ گەیشتن بە ئامانج هەموو شێوازێکی کار ڕەوایە ئایا ئەمە لە ئیسلامە بۆ گەیشتن بە ئامانجی خۆت یا بە دەوڵەتەکەت یان بە حکومەتەکەت یا بە حیزبەکەت دروستە هەموو شێوازێکی کار ڕەوا بێ یەگومان لە ئاینی پرۆزی ئیسلامدا بانگەشە دەکرێت بۆ ئامانجی پاک و جوان هەدەفەکان پاک و جوان بن کە خزمەتگوزاری و ئاوەدانی سەرزەویە و دەبێ ئەو هۆکار و وەسیلانش کە بەکاری هێنی هەمووی پاک و ساغ و جوان بێ ئەوەی کە ئێستا کۆمەڵگەی ئێمەی فەوتاندووە کابرا کەسێک ئامانجێکە بینێ جوانە بەڵام هەرچی وەسیلەی ناشەرعی بەکارهێنێ لە ئیسلامدا دەڵێ پارە بەدەست بێنە بەڵام بە کاسپی و عارەقی ناوچاو هەندێک کەس پارە کاتە ئامانجی بەڵام بەدزی بێت بە داوێن پیسی بێت بە بەرتیل خواردن بێت بە ڕیبا خواردن بێت دەڵێ گرنگوی پارەکەم دەستکەوێت ئەمە لە ئیسلامدا بەرپەرج دراوەتەوە یا ساغ کراوە و بە هەموو شێوازێک مەرفوزە تاک بیکە لەناو کۆمەڵگا ئەنجام بدرێ لە خێزانە ئەنجام بدرێ لە هەمووی خراپتر ئەوەیە کە لە سوڵتەیە ئەنجام بدرێ بەڵام حەقیقەتێک هەیە بێ بیزانین ئاڵوگۆڕکردنی دەسەڵات دەستا و دەست لە دەسەڵات ئێستا ئەگەر وڵاتی ئەمریکا بێنینەوە بۆچی ئەمڕۆ بڵیت و نەڵی ئەمریکا زلهێزێکە ڕوسیا زلهێزێکە بە چاوپۆشیکردن لەو زوڵمانی کە ئیکەن کە لە بەرامبەر وڵاتەکانی دیکەی تر بەڵام چی وای لێکردون کە بمێننەوە لەناو خۆیانە هەوڵیان داوە کۆمەڵێ پرەنسیپ کۆمەڵێک کار ئەنجام بدەن کە دادوەرێتی بێت دەسەڵاتەکەیان بەردەوام بێ بەڵام من دەیڵێم ئەوەی کە ئەو زلهێزانە دەیکەن بەگشتی لە ئەمریکا و ئەوروپا و رووسیا ئەگەر ئەم زوڵم مستەمەی لەسەر زەویە تەمان خوێنی بەڕێژە لەسەر زەویە دەسەڵاتی ئەوانی تایە چونکە ئەمڕۆ ئەوان خاوەن دەسەڵاتن زۆر جار لە هەرێمی کوردستان ئەوترێت ئەگەر لەم شارە بێەوە فڵان کەس باڵا دەسە عایدی ئەوە کەواتە ئەو بەرپرسە لێی ئەم ڕۆژ لەسەر زەویدا کێ بەرپرسە ئەوانە بەرپرسن کە شەڕیان خسۆتە ئەفغانستان شەڕیان خسۆتە سووریا شەڕیان خسۆتە عێراق شەڕیان خسۆتە لابەلایە یەمەن لابەلایەکی سەرزەوی ئەناڵێنێ چێن بەرپرسن ئەوانە بەڕاستی بەرپرسن کە دەسەڵاتیان هەیە ئەمڕۆ لەسەر زەویدا و ئەگەر ئەوانیش هەنگاوی دادوەری نەنێن ئەمەش گڕێکە دەدرێ بە بەنزینی ژێرپاشی خۆیانەوە ژێرکورسی خۆیانەوە و ڕۆژێکیش ئەبێ کە ئەمریکا بکەوێ ئیتر لە تەمەنی من و تۆشانە بێ و ئەبێ ڕۆژێ لە ڕۆژان رووسیا ببێ با لە تەمەنی من و شانە بێ چونکە ئەوەی کە ئێستا ئەنجامیەدەن زوڵمە ستەمە خەڵکوشتنی خەڵکە بەناحەق لە جاتیەوەی کە سڵح و ئاشتەوایی بکرێت دكتور جان خواهي قولا فما وتلك القرى أهلكناه لما ظلم وجعلنا لمهلكهم موعدا يعني روجك دانا وبو تياچوني استمكاران بو لنا وبردنيان كردي جا فرمي عليه برتي استم لأستوريا بسره ام موعدا لچكاتك آيات دي آية أبي ببرچاوي همو مسلمانان وتنانت خواهي قولا ام استمكارة توابي مروفايتي قركا إنجايتر كاتي لنا وبردني ديت بێگومان ڕەشەیەکی قیامەتیشە نەخێر ئەو واتایە دوواتای تا هەیە لە ناوبردننی موعیدی زاڵمەکان لە دوواتا خۆی دەبینێتەوە یەکەمیان بۆ قیامەتە ئەوە لە سزای خی گەورە دەرناچێت بەڵام دووهەمیان لە دنیاە یا بڵێم یەکەمیان لە دنیای و دومیان لە قیامەتە یعنی یەکێک لەو شتانێک کە عقوبەکەی خێرا ئەدرێت لە دنیادا زوڵمکردنە زوڵم هەر کەسەوی کە عقوبەی لە دنیا هەیە بەڵام مەرجێکی هەیە ئەبێ خەڵکەکە زیندوو بن بۆیە خی گەورە فیرعونی لەناو نەبرد لەناو ئاوانەی خنکان
حتا کۆمەڵێک هەستان کە بە فیعونیان ود نەخێر تۆخوانیت و کۆمەڵێک هەستان ڕوبەڕووی بوونەوە ئەو کاتە خوای گەورە مەدەد و یارمەتی و خێر و فەڕ و بەرەکە دەنێرێ ئێمە سیرکەن کەی خوای گەورە سەڵامی لە ناو برد ئەو کاتێک کە میلەتێک هەستا کە شەڕشێکیان بەرپا کرد کە میلەت هەستا وتی بە زۆڵم بڵێ لاچەو زڵم بەسە بۆیە ئەگەر هەچی خەڵکی دابنیشن کە خوای گەورە تیرێکی قودرەت بنێرێ بە سنگی زاڵمەوە ئەسڵەن شتی وەها نابێت لە سنەتی خوای گەورە و یاسای خوایە نییە چونکە ئەو خەڵکە ئەو زاڵمە کە دروست بووە بەروبوومی ڕەنجی خۆیانە بەروبوومی عارەقی ناوچاوی خۆیانە بەروبوومی چەپڵی خۆیانە بەروبوومی زێڕە زێڕەی خۆیانە ئەبێ خۆشیان لە بەروبوومی خۆیان بخۆن بیما کەسە بەدەیدیهم هەمووی بەدەستی خۆیان ئەو بەروبوومیان چەندووە لەبەرەوە موعیدێکی داناوە موعیدەکەش دەکەوە دەست پێەکە لەوێەوە کەوا بە زاڵم بووترێت زاڵم یعنی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وسەلام ئەگەر لەناو ئومەتەکەما وای لێ هات کە کەس بە زاڵمی نەوت زاڵم فقط تودع منهم ئیتر دەستیان لێ بشۆ دکتۆریان کاتی بەرنامەکەشم بەرەو تەوابوو نەچێ بە پرسیارەکان تۆزێک کوردکەین لەگە وەڵامەکان ئێستا جیلێکی زیندوی کۆمەڵگەی کوردی کە پێی وترێ مامۆستا ڕژاونە شەقام و داوای ماف و قوتی خۆیان لە حکومە دەکەن و خۆیان بە مەزلوم و حکومەتیش بە زاڵم دەزانن ئەم دەستەواژە و وەکۆڵێ پۆلبەندیە ڕاستە کاتێک کە باز لەناو خۆ دەکەین و بیزات باز لە حق و حقوقێک دەکەین من پێم وهایە ئەم وەزعی کە ئێمەی تێکەوتوین بێگومان چەندین خوێندنەوەی تیاکرێ بە دوور لە سیاست چونکە بەڕاستی من کەسێکی سیاسی نیم بەڵام لە حەدیثە هاتووە فەرمێ ئوعطوا الأجير أجره قبل أن يجف عرقه ئەوەی کەوا ئیشی بۆ کردی پێشەوەی عارەقەکەی بسڕێتەوە کرێکەی بدەرێ مەفروض وهایە بەپێی قانون و یاسا هەموو مانگێک هەریەکێک لەو مامۆستا بەڕێزانە و هەموو فەرمانبەران ڕاتبێکی خۆیان وەربگرن و ئەمە شتێکی سروشتیە وڵاتمان دووچاری شەڕ و ئاژاوەیەک بوو بەشێک لە برا و لە دۆست و لە ئامۆزا و پورزامان خوێنیان ڕشتۆ لە بەرەی جەنگا ئەکرێ ئێمەش سنگمان فراوان بێ بەشێک لە موچەکانی خۆمان خۆش ببین بەڵام با بەرچاومان ڕوون بێ بەڵام با دەسەڵاتداران بێن بڵێن ئەم کێشەیەمان وهایە ئەم گرفتەمان بەم شێوازە بووە وەرن با گفتوگۆ بکەین وەرن لەسەر مێزی گفتوگۆ دابنیشن خۆنیشاندان نەکرێت ئەوە یاساڕی پێداوە بەڵام خۆنیشاندانێک کە زوڵم مستەمیتیان نەبێت جارێتتر پەنجەری ئەم بشکێنرێ و ماڵی ئەو بسووتێنرێ داوای حق و مافی خۆت بکە و ئیشکالێتێکی تیانە بە پێی قانون ڕێی پێدراوە بەڵام ئەبێ ئێمە بزانین دوو صیفەت هەیە زۆر گرنگە لە هەر شوێنێ جێگەیەکە و دەسەڵاتێکا بوونی هەبێ نەهێشتنی ترسێتی و برسێتی ئێمە ئەبێ کارێک بکەین بە شێوازێ مامەڵە بکەین ئەم برسێتی کە توشمان بووە خراپتری نەکەین کە ترسێتێکیش بێ بەسەرماندا ئەبێ هێمنی بپارێزین ئاسایشی ئەم وڵاتە ئەرکی سەشانی هەموو تاکێکە لە ئێمە بەڵام بەڕاستی مافی خۆشێتی هەر کەسێک کە داوای ئەجر و پاداشەکەی بکە و پێویستە لەسەر دەسەڵاتداران ڕوونکردنەوە بدەن پێ بە خەڵکی بڵێن ئەوە ئەم مانگە نەدرا ئەوە ئەم ساڵ نادرێت ساڵی تر بەڕێوەیە کارەکەین لە پێناو چاکردنی پێشێوی ئێوەدا با هەندێکی بڕوا بۆ فڵان بۆ جەبهە من ئامادەم بەشێ لە موچەکەم بدرێ بە پێشمەرگە بدرێ بە کەسێکی دیکەی تر بەس ناشکرێ بەرچاوم ڕوون نەبێ پێویستە بە دەسەڵاتداران بێنە سەرخەت پێویستە و ڕوونکردنەوەیان هەبێ پێویستە مژدەی خۆشیان پێ بۆ میلەت بۆی کە بەڕاستی ئەم ئەزمونەی کە هەمانە و ئەم مؤسساتانەی کە هەمانە بە خوێنی هەزاران کەس بە خوێنی 5,000 هەڵەبجە بە خوێنی 180,000 جینۆسایت کراو بە خوێنی هەزاران کەسی دیکەی تر کە ئێستاش بەردەوامە بەڕاستی ئەمە ئەرکی سەشانی هەمومانە کە بە خەتی سووری دابنین هەمومان بیپارێزین لە دەسەڵاتدار هەتا ئەو کاتە و کەسەی تر من الحەمدولیلاونی بینی بێتە مامۆستایان لە ئاسێکی ڕۆشنبیری زۆر باشان و تا ئێستا نەمدیوە نەمبیستوە کە شتێک زەرریان لە دەستی ئەوان بینی بێت بەڕاستی داوای مافێکی خۆیانەکەن بەڕاستی و خۆزگایە دەسەڵاتدارانیش بەهات نایەتە سەرخەت و ڕوونکردنەوەی جوانتریان بدایە بۆەوەی کەوا ئەم کێشە و گرفتە لابچێ و هیچ کەسێک نەبێتە زاڵم و کەسێک ترش ببێتە مەزڵوم دکتۆریان کۆتا پرسیارم بە ئەوە بێ بە درێژایی مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد شۆڕشەکان هەمیشە مەلا و زانا و شێخ پێشڕەوایەتیان کردو ئاراستەیان کردووە هەر لە قازی محەممەد و شێخ سەعیدی پیران و شێخ مەحموودی نەمر و کاک ئەحمەدی موفتیزادە و سەدان کەسایەتی ترکە هەمویان وەکۆڵێ باگراوندێکی دینی و ئاینیان هەبووە و مێزەر و ئەمامەیان پۆشیوە بۆچی ئێستا ڕۆڵی زانایان هەم لە بنبڕکردنی ئەو زوڵم مستەمەی کە بەرۆکی کوردستانی گرتووە وەکۆڵێ کشوماتن و پێشڕەوایەتی جەماوەر ناکەن بۆ خەباتێکی وەکوڵێ نیشتیمانی و خەباتێکی مەدەنیانە لە ڕاستیدا ئەم پرسیارە دەکرێت یعنی
قسەی لەسەر بکرێ بەڵام لە بازەی خۆیدا چونکە ئێسایەکێ لە گرفتەکانمان ئەوەیە ڕاشکاوانە قسە بکەم کاتێک کە من ئەمەوێ قسێ بکەم مرژنی هەل لەسەر مینبەرەکەی خۆمانی هاوار بکەم دەکرێت من کاتێک کە وەزیری گوێم لێ ئەگرێت ئەچم لەگەڵ خۆیان قسە و گفتوگۆکەم کاتێک کە بەڕێوەبەرێکی گشتی گوێم لێ دەگرێت دەچم لەگەڵ خۆیدا قسە دەکەم خۆنیشاندان بەشێکە لە خەباتی مەدەنی بەڵام دەشکرێت کە دەستەیەکە بن لە یەکێتی زانایان بڕۆن سەردانی سەرۆکی حکومت بکەن بڕۆن سەردانی بەرپرسانی دیکەیتر بکەن بڕۆن سەردان بکەن بڕۆن گفتوگۆ بکەن پێویستەکە کە بکرێت چونکە ئەم بەروبوومێکی ئێسش پێگەشتوین بەروبوومی مێزەری زانایان بووە ئەم واقعی کە ئێمەیتیاین حتا لە سەرکەوتن لە شەڕی داعشدا بەروبوومی مینبەر و مزگەوتەکانە کە بە تەواوی پشتگیری کراوە لە مەزلوم و لە مافی خۆمان داوا کراوە و دوو ڕۆژ تریش پێویستمان هەر بە مێزەری مامۆسایانە بێ کە بەرامبەر هەر دەستێکی درێژ کە بێ بخوا وڵاتی ئێمە بیکە و دڵنیاش دەکەم و مامۆسایان هیچ کاتێک بە تاکەتاکیش بێ هەرێکی لە شوێنی خۆیانەوانێ توانیمانە بیتانەیەکی ساڵح بین ئیلا کاتێکە یعنی لەگەڵ ئەو بەڕێزانەیە چەند نەتوانی بێتمان قسەیەکمان هەبوو بێ لەگەڵ بەرپرسانە ڕێک ڕاستی و حقیقەتمان پێوتون بۆ باشمان ڕوون کردوونەتەوانێ بۆەوەی کەوا بەڕاستی زوڵم نەمێنێ ستەم نەمێنێ ئێستش لێرە وەکو مامۆسایەک داوا دەکەم کە ڕوونکردنەوەی زیاتر بکرێ خەڵک بەرچاوی ڕوون بێ بۆ ئەوەی کە نەبین بە دوو بەشەوە بۆی نەبین بە دوو کوتلەوە بۆی نەبین بە دوو پارچەوە بەڕاستی دوو محافظە لەملا دوو محافظە لەولا سێ محافظە لەولا ئێمە هەمومانی یەک دەستە و مەچەکین ئێمە هەمومان چڵوپۆپی یەک دارین یەک درەختین پێویستە ئەو هێزە هەر یەک بێت هەر تەبا بێت ئەستەن بانگەشەیەوە دەکەین کە هێزی پێشمەرگەهی حکوومەت بێ نەگی حزب بێ بانگەشەیەوە دەکەین کە چی دادوەریتایە بۆ بەهێزکردنی میلەتی کورد بۆ هێزکردنی دەسەڵاتی کوردی حەزەکەین بمێنێ حەزەکەین بەردەوام بێ بەڵام بە دادوەری بە برایەتی بە پێکەوە بوون و پێکەوە ژیان زۆر سپاس دکتۆر گیان زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی باس بخواست دوای سەرکەوتن بە هەمولاک دەخوازم داواکارم لەخوای گەورەکە ئەم حاڵەمان بۆ باشتر بکە دادوەری ڕاستەقینە بگەڕێتەوە هەموو خاوەن مافەکان بە تایبەتیش لە پێش هەمویان و مامۆسایانی بەڕێز و بە ئەمەک و بەوەفا کە هەمومان قەرزاری ئەوانین ئەوان ببنەوە بە خاوەن ماف و ئەو بێموچەیە لەسەر هەمویان لاپشێ و دادوەری بگرێتەوە بۆ شوێنەکەی خۆی بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە گەیشتنەوەی تر بەخوای گەورەتان ئەسپێن هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ